أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حق حمده والصلاة والسلام على من لا نبي من بعده وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. برزان وخوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي ورازري باشي أو برزان بداتو كوا هلصاون بو أمسية إيمانية أما بي لا سەروبەری ئەو جەنجاڵی و ناخۆشی و ئەزیەت و ئازار و غەم و خەفەتی کە ئێستا هەیە باسی شتێک بکەم کە ئیستیفادەی لە بۆ هەمولایەکە بی و سوودی لە بۆ هەمولایەکە بی ئەویش شکرانەی خوای گەورەیە جەلە جەلالوه. لە ئەتەی زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەی پێغەمبەران عليهم الصلاة والسلام باسی شکرانەیان کردووە، بەڵام هەتا دنیا تەواو ئەبێ هەموو یەکێک لە ئێمە لە ڕئیس عائیلەکان، لە گەورە پیاوان، لە ڕیش سپیەکان، لە پیاو ماقولەکان، لەوانەی کەوا درک بە نیعەمی خوای گەورە ئەکەن، واجب بە ڕۆژانە بەبیر ئەوانەی خوار خۆیان بێننەوە، ئەوانی تەنیشت خۆیان بێننەوە، ئەوانی سەر و خۆشیان بێننەوە کە خوای سبحانه وتعالى چەندەی بەڕەحمە و چەندەی شکرانەی خوای گەورەمان لەسەر واجبە. شکر بە معنای عرفان و الإحسانە، یعنی ئینسان چاکەی بناسی. ئەگەر کەسێک نەزانی ئەوە دارە چۆن وەکو دار تەعاملی لەگەر دەکا. ئەگەر من بزانمەوە ئاسنە و کارەبای تێدایە دەستی لێ نادەم لەبەرەوەی زانیومە. ئینسانش ئەگەر زانی کە خالقێکی هەیە جەلە جەلالوه، صاحبی ئەو هەموو نیعمەت و ئالا و نیعەمە جوانەیە، و ئەگەر زانی ڕۆژانە لە چەند نیعمەتدا ئەخولێتەوە، و ئەگەر دەرکی بەوە کرد کە ڕۆژانە چەندی قەرزداری خوای گەورەیە جەلە جەلالوه، دەبێت چەند قەرزداری خۆی، چەند ئەجری قەرزی خۆی بداتەوە و چەند منەتی بەو قەرزە هەبی کە خوای گەورە لەگەری کردووە. وەکو ئیمام ئەبو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ فەرموو کاتێک دەڵێم ئەلحەمدولله، لەسەر ئەو ئەلحەمدوللهش قەرزداری خوای گەورە دەبمەوە. شکر خوای گەورە لەبارەی پێغەمبەران ئەفەرمێ، مەسەلەن پێغەمبەر نوح ئەفەرمێ ئینەهو کانە عەبدەن شەکوورا، بەڕاستی عەبدێک و بەندەیەکی شکرانە بژێر بوو. دەڵێن پێغەمبەر نوح سەلامی خوای لەسەر بێ چەند پارۆنانی دەخواردن هەموو زادەیگو ئەلحەمدولله، و چەند قومە ئاوی دەخواردەوە نەک گڵاسێک بخواتەوە، لە هەموو قومان دەیفەرموو ئەلحەمدولله. واللهی ئینسان زیاترش قەرزداری خوای گەورەیە جەلە جەلالوه، چونکە وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها، ئەگەر نیعمەتەکانی خوای گەورە بژمێرین لە ئامار نایە، لە ژماردن نایێت. ئێستا لەو زمانە ئێمە کەوتونێتە مجتەمەعێکی زۆر سەیر. جاران دێنشینەکان، گوندنشینەکان خەڵکێکی بەغیرەت و خەڵکێکی سەخی طەبیعەت و خەڵکێکی ماقول و بە شەرم و بە حەیا و کە داتنە ناو شار و باژێڕان خەڵک شەرمی دەکرد قسەیان لەگەڵ کە دەیزانی چەندە بە شەرم و حەیانە، ڕۆیشتنیان هەڵسوکەوتیان دەچووە گوندان، ئەو معەلیمانەی نەقلی گوندان دەبوون و مامۆستایانە دەیانزانی خەڵکی گوندی یعنی چەندە بە هەیبەتن لەبەر شەرم و حەیای خۆیان، لەبەر سەخاوەتی خۆیان، لەبەر ئەو سیفەتە جوانانەی لەناو عەشائیری مە هەبوو. خەڵکی شارش بە ثەقافەت و زانین و چاوکراوەی و قسە زانین و بەوانە مەشهوور بوو. ئێستا لەگەر هاتنی ئەو تەکنەلۆژیا هەموو شتێک چوو. تەکنەلۆژیا بەس مۆبایل نییە، بەس نێت نییە، ئەنتەرنێت نییە. ئێستا مە بووینە مجتەمەعێکی یعنی نیوە مەدەنی، نیوە شارستانی، نە شارستان وەکی خۆیمان، نە گوندنشین وەکی خۆیمان، کەس وەک خۆی نەماوە. ئەوەی گوندنشینە ئەو سیفەتانیان لەبیر چوو ئیلا من ڕەحیمە ڕەبی، ئەوەی شارنشینە کا عیلم و کا عیرفان و ئیدەن دەبێ وەچی ڕیفرێشێکی کۆمپیوتەری ئینسان فکرێکی کەم لە خۆ بکاتەوە، لە عایلەی خۆی بکاتەوە. جارێ ئەو منداڵانە پێش هەموو شتێکی بینین باسی شکرانەی خوای گەوریان لەو بکەین. بابەجان ئەزانی ئێمە لە سەداین ئێستا ئەمن بەبیرم دێ لە سەفی سێ ئیبتیدایی ماڵمان لە گوندە چی بوو، ئەو گوندە مەکتەبی لێ نەبوو، یعنی پۆلیسەی سەرەتایی لێ نەبوو، لە گوندە چیت کە بە پێیان دەچوونەوە سیارە نەبوو، ئەو ناز و نیعمەتانە نەبوون، خەڵک زۆر مرتاحتر بوو. لەبەر چ دەبێ ئەو شتانە بەبیر منداڵەکانمان بێنینەوە، لەبەر ئەوەی هاتنی ئەو ناز و نیعمەتانە و نەکردنی ئەو شکرانەی هەمومان لەسەر قەرزدار دەبینەوە، نگبەتێکی زۆر گەورەی لە دووە. لە 2013 ئەم مامۆستایەک لە نوێژێکی بەیانی دەگەڕاینەوە، وتی مامۆستا بە ویفقی سونەنی ئیلاهی ئەو وەزعەتێک دەچی. 2013 عالم فول بوو، ئاخری قیمەی تیجارەت و هەمووش لە قیمە بوو لە کوردستان. گوتی مامۆستا تەماشێک لە نوێژی بیانداتنی، گوت تەماش ئەو خەڵکی هەموو نووسیە بە شەوێ بە ڕۆژ لە پاش نوێژی بیانن هەموو نووسیە، شەوێش هەمووی بە ئاگا.
يعني تشبيه بوش رمضان بس لبو عبادتنا لبو يعني دانش لديار أفلام وإنترنت وفلان وبيان وسبينير بروج دنون كاتي بركتي خواي جورا داد دباري نازل دبي أو كاتي خلق نستيه قلت تماشي خواي جورا كليان تقدر سبحان الله همش بينز مانك شش مانك بينسو همش العكس بو سبحان الله ذا خوش بيستان خواي جورا لسورة الروم آياتي بستوهشت لو رجعنا وآية تمديت دليت هذا نازل بوا حربير شمل لك البوا خواي جورا فرمي ضرب لكم مثلا من أنفسكم هل لكم مما ملكت أيمانكم من شركاء فيما رزقناكم فأنتم فيه سواء تخافونهم كخيفتكم أنفسكم كذلك نفصل الآيات لقوم يعقلون خواي جورا فرمي وكو عقل لاني عقلي طبعا لاني عقلي كاتك خواي جورا نموني عقلي لبو بشران ديني توا أمر روجا شبا ما مستاكم قلت باشا بو كسكناي ماجستيرش الدكتوراه بنوسي لسروي أوش عقلياني لقرآن دانا قلت كرم أصلا تند هاي لسنوس رابرو لي هل ماجستير كيل جامعي صلاح الدين بناوي المنطق القرآني يعني أو عقليك لقرآن خواي جورا مثلا بحضرتي إبراهيمي فرموا بيان بڵێ ئەوە ڕۆژ خدا و دوای مانگ خدا و دوای ئەستێرە خدا و دوای برێ لا أحب الآفلين ئەوە خوای گەورە فەرمووە تیلکە حجەتنا ئاتەیناها ئیبراهیم ئەو حجەتانە ئێمە بە ئیبراهیممان نیشاندا بوو ئەگەر ئیبراهیم نەیدەزانی ئەو نمونانە لە بۆ خەڵکی بینتۆ نەکەر ئەو لە چەند جێگای دیکەش خوای گەورە بە پێغەمبەرانی فەرمووە ئەوەتە لێرە خوای گەورە نمونەی عەقلی دینتۆ ئەفەرمێ ئەگەر ئێوە خزمەتکارێکتان هەبوو طبعا ئەو کاتی خەڵک عەبدی هەبوون عەبد یعنی خادم و خزمەتکاروانە أو عبد بتوبلي لتقيد بتوبريزاني تيا أتو لو مالي أم دقتو نيوما عبد أصلا لناو لكن سيدي نانيا ندى خوارد ولا غرفي سيدي دانا دنشتن ولا دري لغرفو كشيلا حر أوي إهانة بوبا عبدان ذكرى دعاك إسلام هات أو عبداتي ورد النما جاء أو عبداتي خواهي يورا فرمي بينا بيش تايخو عبدي كتهبي كاكا أورو بينا بيش تايخو أواني بنگلاديشي وفلبيني واشتو كان يستفيدون او خادمانا يكتش بينا لمالي تبلي كاكا ورا ها $400 ددنا شركه $400 لا ددنا كابراي ايش ذاك المالي يقد بيتوا رشوك كان ما بس ما وين الرشوس بفرق بس اوانا عاده ايش كان بلي ولا امن لو مالي دقتو نيوما او يك دوامينش هيتش تكتلي قبولناكم بميراته وبمال وبخان وب حمشتو حمو يوم لقرتو نيوما من همش عزايب تخافونهم كخيفتكم أنفسكم وقتنا نقولش ليك دي ترسين كاتك تهديد ليك دي كان أو هاش ليش بترسي يعني اشتكي عقلية وا تشبيه نبي ولله المثل الأعلى فرك بشر من يوم خلق كردوا معقول يقيد بابن والله شريك خوايم والعياذ بالله يقبل سحران يقبل صلاتي يقبل صلاتي بلا منيت حسابي لخوايناك عمن قرآن بكل شوينا حكمي خلشي بيب كم زاق قرآن بكل شيء صلاتي نه زادي فكرينغ أو زادي فكرينغ بكلشي هيتي سناي نا ديمقراطيته نا أو علمانية أو أنظمة دسكر دانا أو أنا بكلشي هيت سناين لو ما ويشي كرت دبي صالانة لسري دانش لو دسكاري بكن لو دولة من دام باشا لو فقيري باشا لو زيلي باشا لو زيلي باشتر باشنا لبو رابر دو باش بو لبو استا باشنا لبو أو زيلي باش بزيلي دوا زرر دكا لو تاك برنامج لدنيا بتواني حكمي هم دنيا بكولو هم سردم وكاتو ساتي شبي قرآني بيروزة كبشر لبن أو سيبري دا إصلاحات بكا جا خواي يقول فرمي إذا يكك لحكمي بلا ولا مش شريك خواي ما يكك بس حلو اشتواب خو بس خلشي دا مسلط بكو تأثير لخلشي بكذا خلشي ببيت الشريكو يكك شديكا أسماء وصفات خواي يقول بقرب بكتا إخوة والعياذ بالله بري أمن وشي خواي ما والعياذ بالله لا عبودية لا ألوهية لا ربوبية لا أسماء وصفات لا حاكمية لها مش تشي فرمي ايوه قبول تاني خدمت كارك به لقال ايوه همش تبكاتني وامن سون قبول بي كانقوم خلق كردينا مخلوق من اللي من دزبه شركات يمكن والعياذ بالله ايوه دبي مخلوق بن مش خالق بن ايوه دبي امن معبود بن ايوه عابد بن ايوه عبداتي من بكن زبر رزان قمينا شكر يا انسان شرك لبو خواي جورا پیدا بکا وقمي شكرانه انسان توحيدي خواي جورا زي جل جلاله يعني ايماني بخواي جورا بي او لسلو همو شكرانه جورا ترين نعمه لو دنياي نعمتي توحيدا جورا ترين نعمه لو دنياي نعمتي اسلام وايمانك قلت اشهد ان لا اله الا الله وان محمد رسول الله ولوش خوش اواني 8 جيشتو تتسلسال وانا هشت على سر او كلمه ثابت واواني لسر او كلمه جدمرن لهرهم يعني زياتر نعمتي خواي جورا بسر دار جاو دوام نعمتي عقله شيخ محمد حسان دليت سوما شيخ خانه شي افرتكات هرتي جواني خدا پیدا بو
کە دیتە من مامۆستام و ڕیشمەوەی ئەوە چەفێکی بە سەری خوددادا دوای چەفەکەی فڕەدا دوای ویستی جل و بەرەگەکان فڕەبدا گوتیە من ڕام کرد بەوانەی لەگەڵم داوە پێم گوتن شاهد بن هەتا ئێستا من شکرانی عقلی خۆم نەکردیە بەبیرم نەبوو شکرانی چای خۆم کردی کە خوای گەورە چاوی دایتە من ئەوی دەستی دایتە من بەس هەتا ئێستا بەبیرم نەبووە شکرانی خوای گەورە بکەم کە خودای گەورە ئەو عقلی داوەتە من فەرموو ئەو ئافرەتە لە قیمەی جوانی لە عایلەیەکی ڕاقی بوو کەوتبوو ئەو شوێنەی چی لێ هاتبوو دوای هەرچی شتە لەو دنیای نەیدەزانی جا فەرق لە بینی من و لە بینی کەسێکی دیکەی ناموسڵمان ئەو هیدایەتێ دوایش ئەو عقلێک کە خوای گەورە پەیداوێت خۆشەویستان تحدث بە نیعمەتی خوای باسکردنی نیعمەتی خوای ئەوە نیعمەتە ئینسان کەسێک بڵێ بە پێغەمبەری ئیبراهیمیان فەرموو سەلامی خوا لەسەر بی ئەو مەڕەی چێ فەرمی هەموو ئیمنە تاکە شوانێک لە دنیای گوتی ئێعترافی کردبی ئەو مەڕە ئیوێ لەوان حەزرەتی ئیبراهیم بێ بە هەر شوانێکی بێت وەڵا ئەو هێندەی خەڵکی و نازانم چێ و چێ کەواتە وەئەما بنیعمەتی ڕەبیکە فحەدیث دایکە عایشە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ فەرمی شەوەکی پێغەمبەرم لێ بزر بوو صلی الله علیه وسلم فقدت رسول الله ئەفەرمێت چوومە مزگەوتی تەماشا کەمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان لە سەجدەی وا چاکە پێیەکانی خۆی تەواو نەسب بکە لە عەردی فەرمی پێیەکانی چەقات بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەجدەی ئەو دوعای ئەکرد دایکە عایشەش مێشتی هەن باش بۆ ماشەڵڵا چکە 2200 حەدیثێکی لە پێغەمبەر ڕیواتکردن صلی الله علیه وسلم حتى دوعاکەشی وەک خۆ بەبیرە دەڵێ پێغەمبەر ئەی فەرموو صلی الله علیه وسلم أعوذ برضاك من سخطك پنا أقرم برزامندي تو لتوربوني تو يا رب وأعوذ بمعافاتك من عقوبتك پنا أقرم بعفوي تو لويك عقوبا بدي وأعوذ بك منك پنا أقرم بتو لتوربوني خوت يا رب لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك مناتو أنا أو شكراني بكم كخود مدحي خود كله من نازم أو ببوشي وبوزواني مدحت بكم كوات خوشويستان دوو نوع شکرانە هەیە شکرانەی بە قسە هەیە و شکرانەی بە عەمەل هەیە چیان گەورەترا شکرانەی بە عەمەل گەورەترا وقەلیل من عیبادی الشەکوور خوای گەورە فەرمی کە من ئەوانەی کە بە عەمەل شکرانەی خوا بکەن شکرانی بە حەمد هەموو کەس دەتوانی کابرا دەفتەرەشی دادەنێ دۆلار دەفتەرشکەش لەسەوی الذي جمع ماله وعدده دەشکورە الحەق لله خدا هەندە پارەت پێداوم ئەوە شکرانەی زمانە خوا ئەوەی ناوێت جل جلاله ئەوە حەمدە ئەوە بەشێکە لە شکر شکرانەی ئەسڵی شکرانەی تەواو اعملوا آل داود شكرا خوای گەورە فەرمێ بە عەمەل شکرانی خوا بکەن ئەی ئالە داود کە من نیعمەتی دەنگ خۆشی و نیعمەتی قووەت و دەسەڵات و ئەوانم پێداون ئەفەرمێ بە عەمەل عەمەلی شکرانەی ئەنتەرنێتی ئەوەیە شتی چاچ پێ بکەی شکرانەی سەیارەی ئەوەیە ئیشی چاچ پێ بکەی شکرانەی ئەو دەستت ئەوەیە ئیش چاچ شکرانەی چاوت ئەوەیە وەکو پیا ساڵح فەرمی شکرانەی چاو ئەوەیە نەزەری پێ نەکەی ئیش خراپ پێ نەکەی پێ تەماشای قورئان بکەی پێ تەماشای شتی باش بکەی شکرانەی گوێ ئەوێ گوێ لە شتی چاک پێ ڕابگری هەر کەسێک لەوانە شتێکی لەوانە نەکرد بێ و عەکسیوی کرد بێ لە جیاتەی شکرانی خوای گەورە بە خوای گەورەی فەرمووە من ئەوەم پێ ناوێ ئەوەم ناوێ ئەوەی لەگەرم نت کردووە ئینکاری خوای گەورە کوفری پێشانی خوای گەورەدا والعیاذ بالله کەواتە خۆشەویستان و بەڕێزانم خوای گەورە جل جلاله ئەمر بە پێغەمبەری خۆکا فەرمێ بەل الله فاعبد وكن من الشاكرين بەڵکو شکرانەی خوای گەورە کە تەنها خوای گەورە پەرستەی پێغەمبەری خۆم ئەفەرمێ بنسبەت ئیماندارانش فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون ذکری من بکەن یادی من بکەن ئەمتان بەبیر بێ ئەم زۆرم پێ سەیرە باشە تەمەنی ئینسان پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم عمری ئومەتی من لە دەوری 60 تا 70 ساڵیە باشە لۆ لە دەوری 60 ساڵی لەو تەمەنە گچکۆکەیەی ئەتوی یەک لەحظە زمانت ڕابوەستی زۆرم پێ سەیرە کەسێک ئیماندار بی زمانی ڕابوەست لێ ذیکری خوای گەورە یعنی زۆر جار فکر دەکەم و دەرم یا ڕەب بەهەشتێکی ئەبەدی کە بە ملیار مەسەلەن 300 ملیار ساری ژیانی بەهەشتێ بینە دنیایە تەوزیعی 60 ساڵێکە لەحظەکت بە ملیۆن ساڵی بە هەزار ساڵی بەوەردەکەی یەک لەحظەت ئەی تخوا ئەو لەحظەی لۆ بەلاش بڕۆ ده والله الذي لا إله غيره أو سبحان الله بە 4-5 ثانیە دەیڵێی دایکت خۆشەویستترین کەسە بابت خۆشەویستترین کەسە لە ڕۆژی قیامەتی پێی نادەی یەک جەکە دەڵێی سبحان الله ئێتخوا بۆ لەبەرچی لێت بڕوە یەک جار برێی الحمد لله الله أكبر اللهم صل على محمد وعلى آل محمد يعني سبينا صدزار لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير نايقور لروج قيامته قسم بالله بصد هزار صالي خوشي ناقور يك سبحان الله نايقور يو 100,000 صالي
هەموو ناز و نیعمەتەکانی بەهشتت بدەنێ بڵێن لە زیات یەک سوبحان الله نایگۆڕیەوە دەڵێ کەمە پێت کەمە ئەی باشە بۆ لە دەست بڕوە ئەی باشە بۆ زمان تڕابۆستی یعنی ئینسات و سیارەی داژۆی ئەتوو لە هەموو شوێنەچی ئەتوو جارێکی مامۆستا مەڕوان لە تەعزیەکی فەرمووی ذکر نە مەصرەفی دەوێ و نەماندی بوونی دەوێ نەچە پیاوەکەم لەو ڕۆژان دەیگوت لەوە تێ مامۆستا مەڕوانەوەی فەرمووە تا ئێستاکە ئەمن مستەمر زیکری خوای گەورە دەکەم ئێتخوا آخر ئەو بە بیرهێنانەوەش چی ئەنگۆ بەبیر منداڵی خۆتان نێننەوە کەواتە خۆشەویستان و بەڕێزانم فەذکوڕونی خوای گەورە فەرمێ ذیکریم زۆر بکەن ئەمتان بەبیر وەشکوڕولی شکرانەی منیش بکەن گوتمان شکرانەی پارەی ئەوە نییە لە سێکدانی بری ئەلحەمدوللا شکرانەوەی زەکاتی لێ دەرکەی سەدەقەی بکەی هەدیەت هەبی دەستت کراوە بێ بەس وەلا تەبسوطها كل البسط نەک هەمووی ببەخشی نا بەڵام بیشی بەخشی بە بەردەوام کەواتە خوای گەورە فەرمی ئەن اشکر لی وەلیوالدەیکە إلي المصير دووەم کەس پاش خوای گەورە کە شکرانەی بکەین واجبە شکرانەی دایک و باوک بەڕاستی سەبەبی وجودی بەشەر و ئەوە ماندی بوونەی دایک و باوک نە ئەژمێدرێ نە باس ئەکرێ نە تەوەقوع ئەکرێ نە تەسەوڕ ئەکرێ یعنی هەر لەو لەحزەی وەکوانە گچکۆکەینە زۆر گچکەتر هەر لە ناوژی دایکێ هەر قرزداری دایکمانین هەتا ئەو ڕۆژەی باوک لە ژیان ماوە باوەڕکەن نەک خەمی خۆیەتی باوک یان دایک خەمی خۆیان منداڵی خۆی ئەگەر نەوەی خۆش ببینی خەمی هەر هەموویانە ڕۆژانە چاوەڕێنەوە خەبەرێکی ناخۆشی گوێ لێبی و چاوەڕێی خەبەری خۆشی گوێ لێبی ئەوانە ئیلە بیرکردنن تخوا واللهی ئەوانەی کەوا بێوەفانە بەرامبەر دایک و بابیان بێوەفان بەرامبەر خوای گەورە لێ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم رضا الله في رضا الوالدين وسخطه في سخطهما خۆشەویستان زۆر درێژی نەکەم شکرانەی خوای گەورە سەبەبە لە بۆ ڕەزامەندی خوای گەورە وئین تەشکروا يرضه لكم أهل تجويد أرباب تجويد أو آيات اللي بيناك لسورة الزمر لبرای مدی صلي كبرى بصغرى خندتوا سبب لبو زيادة نعمة علماء أفرمون نعمة زور وحشي يعني نامالي هاش تشبيني لمالي لتياي نابت وكو حيواني تشوي وانا دور لروتان رانا وصلي لمالي زادن النعمة وكو حيواني تشوي وايا بشكراني نبي نابستريتوا شكراني نكاي نعمة دروا لدەست دەڕوا ڕناوەستێ لێیە ئیبن القەیمە فەرمی هیچ شتێک وەکو شکرانەی خوای گەورە نیعمەتی ڕناگری و هیچ شتێک وەکو کوفرانی نیعمەتی لەناو نابە پەنا بە خوای گەورە وەسەنەجزی الشاکرین خوای گەورە جزای ئەو کەسان بداتەوە کە شاکرن شەکوور ناوێکە لە ناوەکانی خوای گەورە دیقەت بدە خۆشەویستان پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لا يشكر الناس لا يشكر الله يعني لا يشكر الله من لا يشكر الناس ئەوەی کەوا سپاسی خەڵکی نەکە بزانە کەسێکی بێوەفایە بەرامبەر خوای گەورەش ئەو ژنەی بەرامبەر ماندێبوونەکانی پیاوی خۆی بەرامبەر هەوڵ و هیمەتی پیاوی خۆی بەرامبەر هەبوونی ئەو پیاوەی کە خوا پێیداوە یان ئەو پیاوەی بەرامبەر ئەو نیعمەتی هاوسەر کە خوای گەورە پێیداوە بە حەڵالی لە ماڵی لەگەری ئەژی بینە پێش چاوی خۆت لەگەر ژیانی ئەوروپیەکان و پاش 18 ساڵی بەڕەڵا دەکرێن بینە پێش چاوی خۆت لە سین کە دایک و باوکی یەک منداڵیان هەیە یەک کچ ئەو کچیش لە 18 ساڵی دەبێ بیستە دەرێ خۆی بەخێوکە نە دایک نە باوک نە حکومەت کەس عیلاقی پێدانە دەبێ خۆی بەخێوکە ئەمە دەچ نیعمەتێکی گەورەدەن هەم منداڵەکانمان لە چ نیعمەتێکن هەم دایک و باوکان لە چ نیعمەتێکن منداڵ لە پێش چاوی خۆیتان هەتا پیرش دەبن بەخێویشیان دەکەن نان بە نەخانەی بەساڵات چوانش ئیتر خۆشەویستان زۆر نیعمەتێکی گەورەیە پێوە هاوسەر جا چشن چ پیاو دەبێ ئینسان قیمەتی یەکتری بزانی قیمەی بێوەفاییە ژنێک نەزانی پیاوی چەند ماندیە قیمەی بێوەفاییە پیاوەک نەزانی ژنەکەی چەند ماندیە بە زمانش پێی نەڵێ کەس هەیە دەڵێ ئەمن زۆر ڕێزی خێزانی خۆم دەگرم بەڵام قەت جارێکی دەستخۆشی لێ ناکەم بەڕاستی زۆر غەڵەتە ژن هەیە دەڵێ دەزانم پیاوم چەند ماندیە بەڵام قەت زمانم ناگری دەستخۆشی لێ بکەم ئەوەش زۆر بێوەفاییە زانی پیاو بەو ژنێک کە پیاوەکە دەڵێتە منداڵەکان باوکتان ماندیە یعنی پیاو چەند ئیسراحەت دەکات چەند خەنی دەبی دەزانی کاتێک باوک دەڵێتە منداڵەکان دایکتان زۆر ماندیە دایک چەند ئیسراحەت دەکات چەند کەیفی وۆی دێ و منداڵیش چەند دێنەوە سەرخۆ کەواتە خۆشەویستان و بەڕێزانم ابن القیم ڕەحمەتی خوا لێ بی لە کتێبی مەدارج السالکین لە باسی مەنازلی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین کە ئەفەرمێ شکرانە بژێری لە مەرتەبەی ڕیضا بەرزترە ڕیضا یعنی بەشەر بگەتە دەرەجەیەکی کە لە خودای ڕازی بی خودای لێ ڕازی بی سبحان الله يعني ويلي هاتيا خوای گەورەی رازی کردی و شکرانیش جوانی خوای گەورە دەکا خۆشەویستان دەبێ ما لە ناوی ئەشەکووری خودای فێرە شکرانە بین شەکوور یعنی چه؟ یعنی ئەو خودای کە بە مثقالە زەڕێکی
یەک عەبدی خۆی ئیهمال ناکە بقەد یەک مثقالە ذەڕە یەک شت بکەی مثقالە ذەڕە بە چاو نادیترێ خوای گەورە بەبیرت دینیتەوە لە بۆ زیاد دەکا پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سەلەم سەدەقاتەکانتان ناناسنەوە لە بۆتان گەورە دەکە وەک کەسێک فەرخە ئەسپێ چەبی دوایە گەورە بووبی نەیناسیتەوە کەسێک فەرخەی ئەسپ پێی دەڵێن جوانی لە شتێکی پێی دەڵێن وردە وردە گەورە بی بووبی تا ئەسپ ئینسان نایناسیتەوە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سەلەم ئێوە سەدەقەکانی خۆتان لە ڕۆژی قیامەتە ناناسنەوە 250 کردە خێر خوای گەورە هەندی لۆ گەورە کردی بوویتە ملیار يعني نایناسی هەندە گەورە بووە چونکە بۆ جێی خۆی گرتێت کە بە ئیخلاص لە بۆ خوای گەورەت کردە لێ ئەجە خوددا ناوی ئەشەکوڕە دەبێ مەش لەو ناوەی خوای گەورە فێر بین ئەمە شکرانەی خوای گەورە بکەین و هەروەها شکرانەی ئەوانە بکەین کە چاکان لەگەرکردینەوە بە تایبەتی دایک و باب لە پاش خوای گەورە جەلە جەلالو چۆن ئینسان دەبێتە مرۆڤێکی شکرانە بژێر طبعا ئینسان دەبێت تەقوای هەبی تەقواش لە پاش عیبادەتی پەیدا دەبی خوای گەورە فەرمێ فاتقوا الله لعلكم تشكرون مانجی ڕەمەزانش خوای گەورە فەرمێ کە من ڕەمەزان لە بۆنگەوە دەنێرم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون أفرمي سير روجي رمضان دانا ولو يفير شكرانه بن حجي دانا ولو يفير شكرانه بن نوێژی دانا ولو يفير شكرانه بن فێر عیبادەتی خوای گەورە بن بزانە شکرانەی چێکەن کەواتە آخر شت دوعاکردن ئینسان سەزدەی حەمدمان نییە بەڵام سەزدەی شکرمان هەیە لەبەر چی لەبەرەوەی بە سەزدە دەبێت شکران بە عەمەل دەبێت شکرانی خوای گەورە بکەین خوای گەورەش پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ یەک لە پێغەمبەران طبعا لێ ڕیوات کراوە هەرچەندە لە صحەتی حەدیثەکەی شتێکەیە فەرمێ یەک لە پێغەمبەران فەرمێ یا ڕەبی من چۆن وا بکەم خەڵک ئەتوی خۆش بوێی و ئەتوش ئەو عەبدانە ئەو ئومەتت خۆش بێ فەرمی فەذەکرهم بئالائی ونعمائی وبەلائی بەبیریان بینەوە کە خوای گەورە چەندی نیعمەت پێ بەخشیون چەندی دەسەڵاتەکانی خوای گەورە لە مانگ و ڕۆژ و ئەوانیان بەبیر بینەوە و بەڵاکانی خوای گەورەشان بەبیر بینەوە دوێنێ کوڕە گەنجێکم لەگەر سواری سیارێ بوو منداڵێک گچکەی لە دەستدا بوو یعنی ئەوەندەی مەهموم بوو ئەوەندەی مەغموم بوو ئەوەندەی عاجز بوو گوتی مامۆستا ئەمن لە عاجزی خۆم لەبەر گریانی خێزانم لە ماڵی هاتیمە دەرێ داوای بینە پێش چاوی خۆت دکتۆرێک لەوێ جێرام و گوتی دکتۆرێکی جەڕاح گوتی لە عیادەکەی خۆم دانیشت بووم یەک لە مراجعەکانم تەمەنی 120 ساڵ 120 ساڵ گوتی لەو 120 ساڵەی ئەو 120 ساڵەم یەخستە ئاخیری کە هاتە ژۆرێ گوتی لەو ئەمنە تێخستە ئاخیری تو مەڵاهی لەبەرەوەی ئەتوو تەمەنێکی جوانت هەیە و پێم خۆش بە هەندێک شت لێ فێر ببم هاتنە ژۆرت بە چەندە گوتی هاتنە ژۆرت بە چەندە گوتی وەڵا ئەمن بە 300 دلاری دێمە ژۆرێکی نەتو گوتم 300 دلارەکە لەو خۆت 300 دلاری دکەشت بە هەدیە دەدەمێ بەس لەو 120 ساڵی عمری خۆت شتێکم لەو بجێڕۆ ئیسیفادەی لێ بکەم گوتی مامۆستا دکتۆر گوتی کە پێم گوتی فرمێسکی بە چاوە داهاتە خوارێ گوتی طبعا من ئێستا 120 ساڵم گوتی تەمەنم 70 ساڵ بوو خێزانم وەفاتی کرد گوتی 4 کوڕ و 4 کچم هەبوو ئەو 4 کوڕ و 4 کچەم بە منیان گۆ بابەتجان مادام دایکمان وەفاتی کرد ئەمە حەز دەکەین ئەتوو ژنێکی دیکەی نەینیوە لە بەخەمی ئەویان بوو میراتگریان لە زۆر نەبن سبحان الله ئەو شکرانەی خوای گەورەیە ئەو شکرانەی دایک و باوکە يعني ئەتوو بابی خۆت مەحروم کەی کە هێشتا لەسەر حەول و قووە دەبی بەس لەبەرەوەی حسابی میراتی بکەی گوتی واللهی دکتۆر لە تەمەنی هەفتای هەتا هەشتای هەر هەشت منداڵم بردن لە 10 ساڵان هەر هەشت منداڵم بردن گوتی لە 80 ساڵی ژنم هیناوە ئێستا هەشت منداڵی دیکەم هەیە سبحان الله جا خۆشەویستان چێ حساب لە بۆ چێ دەکا پیاوێکی گەنجی جوان هات بە نەخۆشێکی زۆر نەخۆشی گوتگوتی ئەگەر مردی لەکوێت بشێرینەوە ئەگەر مردی ئەوش گوتی لە فلان جێم بشێرنەوە دەڵێن ئەو پیاوەی ئەو گەنجەی کە بە نەخۆشەکەی گوت ئەوە 13-14 ساڵە وەفاتی کردیا نەخۆشەکە هێشتا هەرمایە کەواتە شکرانی خوای گەورەکەین لەسەر ناز و نیعمەتەکانی و نازانین ئینسان سبەینە دەژی یان نا هەرچی لە دەستت دێ لە ماڵی خۆت لە جسمی خۆت لە علمی خۆت هەرچی پێت دەکرێت لە شکرانی خوای گەورە بکەین یا ربی خوای بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت لە شکرانە بژێرانمان دابنەی اجعلنا من الشاكرين اجعلنا من الذاكرين اجعلنا من الموحدين وصلى الله على سيدنا محمد وآله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته